ئێمە سوپاسێکی تایبەتی خوا قەرزانین بەوەی کە هەر یەکێ لەوەی کە ئیسە ئەبینێ ئەبیسێ کاتێک تۆ لەم قەزیەی تۆفانی ئەقسا و غەزەیە لە ماوەی 18 مانگە یەکێکی لەو کەسانەی دڵت ئازارە کێشێ بە ئازاری ئیمانداران خۆشبەختە بی بە خۆشی ئیمانداران ئەگەر بەس ئەم هەستت هەیە سوپاسی خوا بکە تۆ بەشێکی لە ڕزگار بووە ئەگەر تۆ یەکێکی لەو کەسانەی دەقەیەک سەعاتێک کاتێکی خۆت بەخشیوە بە گەیاندنی مەزلومیەتی ئەمانە گەیاندنی زاڵمیەتی ئەم ستەمکارانە و ئەم سەرچاوی فیتنە و فەسادە لەسەر زەوی ڕوونکردنەوەی پرۆسەکە سوپاسی خوا بکە واجبە لەسەر سوپاسی خوا بکەی و دڵنیا بە تۆ بەشێکی لە ڕزگار بووان ئەگەر کەسێک لەمە باشتری کردووە توانیوێتی ئەسڵن ڕەنگە پێویستی بە دەنگە دەنگ و هەڵا و فەوزا و پێویستی وەکو ئێمە نەبوو بێ لە ڕووی ئەعلامیشەوە دەرکەوێ بەڵام دەستی کردووە بە گیرفانیا بە قاسەی ناو دووکان و کاسبی و پارەکانیا و بە جیهادی ماڵ بەشداری کردووە هەیە زۆری بەخشیوە ئەسڵن پێویست ناکا بە من و تۆی بڵێ بێ بەو منافقەی بڵێ کە من چیم کردووە هەیشە کەمی بەخشیوە بەڵام کەمەکەی بە دڵنیایی لای خوا زۆرە خوا فەرموویەتی پێغەمبەری خوا کە جاری وایە دینارێک ئەیا بەلای 1000 دینارە کەس یەک دیناریە بۆ بەخشیوێتی یایەتی بەلای 1000 دیناری کابرایەکی خوا پیاوە لەبەرەوە پرۆسەکە لای خوا بەس تاقیکردنەوەیە کەسێ بە دینارێ دەرەچێ کەسێ بە هەستێکی دڵ دەرەچێ کەسێکیش ئاوا هاوارەکە ئەڵێ دەرنەچووم و وازانی ئێمە بەوە تەشویژم لەسەرمان دروستە بێ ئەسڵەن ئەگەر ئەم 18 مانگەی ڕابردوو هەر یەکێ لە ئێمە و جەنابتان کە ڕۆڵێکی گرنگی ئەعلامیتانە بوو هەچ کەسێ لەسەر زەوی تەمەن ئەمە زۆر فراوانە لە گەنجێک لەو سەری ئەوروپاوە تا ئەم سەر لە هەموو موسڵمانان کە بەشدارن تایە ئەگەر ئەم 18 مانگەی ڕابردوو وەکو هەستێکی جیهاد و ئەمە بە جیهاد نەزانێ ڕەنجمان بە خەسار بووە ئەگەر قەرار وابێ جیهاد بەس بریتی بێ لە لەحزەی تەقەکردنەکە ئەوە ئەبوو عوبەیدەش بەشدار نیتیایە وتە پێشەکە و بەیاننامە ئەخوێنێتەوە ئەگەر جیهاد بەس بریتی بێ لەوەی کە ئەلیاسینەکەی تەقاندووە ئەی ئەو هەموو دکتۆر و ئەو هەموو کارمەندی فریاگوزاری و ئەو هەموو گەنجی ناو غەزە و ئەو هەمووی کە بۆ گەیاندنی نانێک شەهید دەبێت ئێستا خزمەت ئەوانەی کە فریاگوزاریەکەن ئەوانەی کە ئیشە خێریەکانی ئەم میلەتە و میلەتانی گیان ئەگەیەنە دەرگای ماڵەکان ئەوانە مستەهدەفن تیارە گەوێتە دوایان ئەوانە شەهیدەکە ئەگەر ئەمە بە جیهاد نەزانرێ ئەگەر هەموو ئەمەی کە ئەکرێ ئیسە لە جیهانە لە دەنگەڵبڕین لە قسەکردن لە گەیاندن لە بڵاوکردنەوە لە ڕوونکردن ئەگەر ئەمە بە جیهاد نەزانین ئێمە ڕەنج بە خەسارین 18 مانگی تەمەنمان بە شەو ڕۆژۆ تیاشوە لەبەر ئێمە خۆمان باشە زانین چ ڕێگەیەکمان دۆزیوەتەوە